لە 5 ساڵی 1991 یەکەم زەنگی ڕاپەڕین لە شاری ڕانیە لێدرا. دواتر تەواوی شار و شارۆچکەکانی تری گرتەوە و پەرلەمان و حکوومەتی کوردی لە سایەیدا دروست بوو. دوای تێپەڕبوونی 33 ساڵ بەسەریدا بەشداربووان و کەسوکاری شەهیدانی ڕاپەڕین پێیان وایە ئاماجەکانی ڕاپەڕین لەبار براون. بەڵکو بە دڵی پڕ لە هیوا و ئومێدەوە بە دنیابینێکی زۆر فراوانەوە بە ئومێدی زۆر گەورەوە خەڵک ڕاپەڕیوە لەوەی کە دەسەڵاتێکی غەوارە دەڕوخێت حکومڕانیشی ئیستیبدادی و زاڵم و ستەمکار و وێرانکەر لەناو دەسێ دەسەڵاتێکی خۆماڵی دێ ئیش دەکات لەسەر ئاوادانی و لەسەر ڕەفاهێت و خۆش گوزەرانی و پێشکەوتنی گەل و نیشتیمان بەڵام ئەمە نەتیزەکەیەتی کە دەیبینین زۆر بەداخەوە. بۆ نمونە باوکم یەکەم ڕۆژی ڕاپەڕین 5 شەهید بوو. ئێستا ئەگەر باوکم مابەیە پەشیمانە بوو لە حکومڕانیەی لەبەرچی لەبەرەوەی کە ڕاپەڕین بۆ ئەوەی کراکە بحەسێتەوە بەڵام کەسی ئێستا ئێمە لە پێناو ڕغبەرقەی لایەنە سیاسەکان و بۆ نمونە زدی یەکتر بەرژەوەندی تایبەت گومانت نەبێلەوەی فەرموو ئێستا ئەمە دەبێت بە نانەزک بۆ حکومەتی حراقی ئیشکەین ینی ئەو هەرێمە نامێنێت لەوەی دڵنیاکەمەوە هەموو لایەنە سیاسەکان یاریمی کوردستانی هەر هیچ گومانت نەبێ. چالاکوانێکی مەدەنیش دەڵێت ئامانجەکانی ڕاپەڕین بەدیهێنانی خۆشگوزەرانی بوو بۆ هەموو هاوڵاتیان نەوەک تەنیا بۆ دوو بنەماڵە و بەرپرسان و دار و دەستەکانیان. دیارە ڕاپەڕین لەگەڵ دەسەڵاتی سیاسی دوای ڕاپەڕی دوشتی جیاوازن. ڕاپەڕین بابەتشی نەتەوەیی و بۆنێشی نیشتیمانیە بەڵام دەسەڵاتی سیاسی کە لە دوای ڕاپەڕین هاتەوە گەلی کوردستان و خەڵکی کوردستان چاوەڕوانیەوە بوو کە سوپرایزی جوانی هەبێت و بتوانێت کە ئەم دەسەڵاتە خۆشگوزەرانی بۆ خەڵک بێت بەڵام بەداخەوە ئامانجەکانی ڕاپەڕین تەنها ئێستا یەکشتی بەدیهێنا ئەویش ئەوەیە کە خەڵک هەرو خۆیەتی بەڵام دەسەڵاتی سیاسی دەوڵەمەند بووە بۆ تەخاوانی 100 ملیار دینار و دۆلار کە ئەو دەسەڵاتە سیاسی پێشتر لە شاخەکان بڵێن خاوەنی هیچ شتێک نەبوو بەڵام دوای ڕاپەڕین بۆ تەخاوەنی هەزاران و ملیۆنان دۆلار و دینار لەسەر حسابی خەبات و تێکۆشان و ئەو خوێنی شەهیدانی کە لە پێناوی ئازادی و لە پێناوی ڕاپەڕیندا خۆیان بەخەت کرد. ڕاپەڕین قۆناغێکی خەبات و شۆڕشی هەر گەل و نەتەوەیەکە بۆ بەدیهێنانی ئامانجەکان و ڕزگارکردنی گەل و وڵات لاستەم و نادادپەروەری و دابینکردنی خۆشگوزەرانی و ئازادی. بەڵام لە دوای ڕاپەڕینی گەلی کورد ستەم و نادادپەروەری هەر بەردەوام بوو. ئەم جارەیان لە سایەی دەسەڵاتی خۆماڵیدا نەک دوژمن. لە ڕانیەی دەروازەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.